با بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم فەرمودەیە لە بوخاریدا هاتووە، لە موسلیمە هاتووە، لە چەند ڕیوایەتێکەدا هاتووە بە کۆی فەرمودەکە بەم شێوەیە کە عەرزی جەنابتانی دەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەفەرێک دەگەڕایەوە، لە شوێنێک گەڕایەوە، کۆمەڵە هاوڵی زۆر لە خزمەتیا بوون، زۆر ماندوو بوون، گەرمایە، هاوینە، تینوێتیە، سەفەری دوور و درێژی ڕێگا. جا ئینسان عادەتی وایە هەمومان وین کە ڕێگایەکی دوور و درێژت بڕی، ئێوارە فێنکایی ئێوارە هات لە شوێنێکە شەو بوو، دوای نوێژ عیشا لایەندا وتیان ئیسراحەتێک بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چ کەسێک هەیە بەیانی بۆ نوێژ خەبەرمان کاتەوە، چونکە ئێمە هەمومان شەکەت و ماندووین. بیلالی حەبەشی وتی فەرمووی من ئامادەم ئەم شەو هەم ئێشکتان لێ دەگرم وەکو پاسەوانی ئەم کۆمەڵە موسڵمان و لەشکرا، هەمیش بۆ نوێژی بەیانی خەبەرتان دەکەمەوە. هەموو بە ئیسراحەت لێ خەوتن و خەوێکی زۆر بە ئیسراحەت و خۆش، جا خەوی دوای ماندوو بوون بەڕاستی چێژی لێوەردەگری. بیلالیش سەرەتا دەستی کرد بە نوێشکردن، قورئان خوێندن، دوای وتی وەڵڵاهی منیش هەر ماندووم. ئەڵێ وشترەکەی ئیخیدادا بوو، لەلای وشترەکەی پشتی پێوەدا وتی بە ئاگا دەبم، هەر بە حاڵ منیش تۆزە چاو دەخەمە سەر یەک، بەڵام بە ئاگاییەوە دادەنیشم، بۆی خەوم لێ نەکەوێ نزیک بەیانی دەبێتەوە. والله کاتێک کە خەبەریان دەبێتەوە فەستەیقەظوا بحەڕ الشەمس، واتە خۆر بەرز بووبەوە، تینی گەرما سعات 8 و 9 بە قووەت بوو لەبەر تینی گەرماکە پێغەمبەر و سەحابە خەبەریان بووەوە. یەک هەستان کورەگۆش بە ناوەڕاستی ئاسمانەوەیە، کاتی نوێژ چێشتنگاوە. ئێستا ئێمە ئەی نوێژی بەیانی، جا سەحابە زۆر بەڕاستی کەسێ نوێژێکی لە کاتی خۆیان فەوتا بێ زۆر بەلایەنەوە قورس بووە. دەفەرمێ خەڵکەکەی یەک هەستان و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم خەبەر بووەوە، ڕۆژ زۆر بەرزە، بە گەرمی ڕۆژەکە خەبەریان بووەتەوە. یەک سەیری بیلالیان دەکرد، ئای بیلال چیت پێکردین؟ تۆ بووی کەوتت بخەون و خەمتان نەبێ. دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی بیلال، هەموو خەڵکەکە سەیریان دەکرد، ئیضطەرەبوو، شڵەژا بوون، دەنگەدەنگ غەڵبەغەڵ دەستی پێکرد، کاکە تۆ کە دەزانی دەخەوی، ئیتر بۆچی وا لە ئێمە کرد؟ وتای من حرەسیاتم پێ ناگیرێ، من خەبەرتان ناکەمەوە، بایەکێشکەم لەگەڵا بێ. ئیتر کە دەستیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زانی وای غەڵبەغەڵ بوو، دەنگەدەنگێک لە شوێنێکا دروست بووە، فەرمووی بڕۆن. بەڵام بانگی بیلالی کرد، فەرمووی بیلال ماذا صنعت بنا يا بلال؟ أي بلال چیت پێکردین؟ ئەوی ژووتی ئەی پێغەمبەری خوا أخذ بنفسي الذي أخذ بنفسك، کاکە منیش وەکو ئێوەوەم. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ بەهۆی چیەوە خەبەرت نەبووە؟ فەرمووی وەڵڵا بەهۆی شەکەتی و ماندووبوون و خەوەکەمان زۆر خۆش بوو. فەرمووی دەی بەخوا منیش هەر وەک تۆ بووم، منیش وەکو تۆ و جەنابت و ئەو سەحابانە ڕێگای دوورم بڕی بوو، گەرمان بینی بوو، تینوێتیم چێشت بوو، شەو وەڵڵا ویستم هەر وتم بە حاڵ چاو گەرم دەکەم و ناخەوە کە خەبەرم بووە، منیش لەگەڵ ئێوەدا بە گەرمای ڕۆژەکە خەبەرم بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سەدەقتە، بەخوا ڕاست دەکەی، وەڵڵای برام ڕاستە، تۆش هەر وەکو ئێمە مرۆڤی، تۆش حەقی خۆتە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیرتەحلوا، لێرە خێرا، دەی شتەکانتان بان کرد، بیخەنە سەر پشتی وڵاغەکانتان دوورکەونەوە لێرە. واتە خەڵکەکەی مەشغوڵ کرد، دوورکەوتنەوە لەوێ ماوەیەک ڕۆیشتن، فەرمووی دەی ئینجا لێرە بیخەن، وا لە کیلۆمەتر 2 کیلۆمەتر ڕۆیشتون، فەرمووی لێرە وڵاغەکانتان یەخ بدەن، خوشتەکانتان ئەسپەکانتان بیان خەن، بارەکانتان داگرن. فەرمووی فەئەذن بیلال هەستە بانگێک بڵێ. بیلال بانگی دا، ئەوەتر وال سعات 9ە، بانگی بێ بۆ نوێژی بەیانی بڵێ، بانگی دا. وتەوەضەوا، هەموو دەست نوێژیان هەڵگرت، وەصەلوا ڕەکعەتەی الفەجر، فەرمووی دوو ڕەکعەت سونەتی پێش نوێژی بەیانی بکەن. ثم أقام بلال الصلاة، بلال قامەتی بۆ نوێژی بەیانی کرد، فصلى بهم النبي صلى الله عليه وسلم صلاة الصبح، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی بەیانی بە جەماعەت بۆ کردن. بەڕێزان ئەمەی کە باسم کرد حەوت دانە دەرز لەم فەرمودەیە وەردەگیرێ. یەکەم کە ئیشێکت هەبوو ماندوو بووی و خەوت هات، ئەو کاتە ئاگادار بە خەو ئامانی نییە. حەدیسەکە پێیوتین نەڵێ وەڵڵاهی لەسەر هەست دەخەوم، بەیانی جەنابەت تۆ خوێندکاری ئیمتیحانت هەیە، ئەبێ احتیاطیەوە بکەیت لە پێش ئیمتیحانەکە لێ بدوێنین، مامۆستا ناتکاتە ژوورەوە. جەنابەت بە سەفەری حەج و عومرەت هەیە و فڕۆکە لە کاتی خۆیان لە مەتار هەڵدەستێ، پاسەکەت چاوەڕێت دەکات، ئیشی دایرەیەکت هەیە و ضرورە لە کاتی خۆیدا لەوێ بێ، ئینایشەکەت 2 ڕۆژەکەی پێدەچێت. لەم کاتانەدا یان ساعتێکی جەرەس، ساعتی جەرەس مۆبایلەکەت لە تەنیشتەوە دامەنێ، دەستێکی پێدەنێ و دوای دڵی هەر 5 دقەی تر، ئەو 5 دقە وەختی زانی ساعتێکە لە دوور داینێ.
بۆ نوێژ دەتەوێت بۆ دایرە دەتەوێت بۆ ئیمتیحان دەتەوێت موبایلەکەت بە زۆر دوور بێ یان سعاتی جەڕستەکە لێت دوور بێ بۆی ئیزعاجت کە ناچاربی لە ناو جێگاکە بیتە دەرەوە جاکە هەستای خەوەکەت دەڕوە یان یەکێکی خەوسوک لە ماڵەکەتا دایکت باوکت خوشکت برایەکت ڕاست پێرە بڵێ ئامان زۆر لەسەر هەست بە ئەگە من خەبەرم نەبەوە تۆ کەسێکی کەمتر لە من ماندووی خەبەرت دەبێتەوە ئاگاداری خۆت بە کەواتە ئاگادار بن نەڵێ من بە ئاگا دەبمەوە کاتێک کە خەوتی خەو ئامانی نییە کەسێک ئاگادار کە دووەمیان عوزری بەرامبەر قبول کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە بیلا وتی ئەی پێغەمبەری خوا بەخوا منیش وەکو ئێوە مرۆڤم منیش ماندوو بووم فەرمووی سەدەقتە وەڵڵا ڕاست دەکەی دەی کاکە خەڵکی ژۆک تۆیە ئەگەر کەسێ عوزرێکی هێنایەوە عوزرەکەی قبولکە بێنە شوێن عوزری خەڵق قبولکە سێم کاتێک کە ئاژاوە لە شوێنێکا پەیدا بوو هەر لە ماڵی خۆتا لەگەڵ برادەرێکە ئەو شوێنە بەجێ بێڵە عیلات چیە بەجێهێشتن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ارتحلوا هەستن ئێرە بەجێ بێڵن خەڵکەکە مەشغوڵ بوو بابەتەکەی لەبیر چۆوە ئەمە فێری کردین ئەگەر لەگەڵ خێزان تا دەنگە دەنگێکت بوو تۆ بڕۆ دەرەوە خێزانت بڕاتە دەرەوە حتا نیو سعاتی تر دەیتەوە بابەتەکە لەبیر دەچێتەوە لەگەڵ مناڵەکان تا خەریب و دەمت تێک بژیرێ هەر بڕبات تا دەرەوە بچین با تا ئەو پارکە بچین تا بازار بچین تا ماڵی فڵان کەس بچین دوای بینەوە قسەی لەسەر دەکەین کە دێنەوە بابەتێکی ترە و شتەکان لەبیر چۆتەوە چوارەمیان کە نوێژی بەیانی خەبەرن نەبەوە مەڵێن نیوەڕۆ دەیکەم ئستا خەڵکی ئێمەوەڵا لەگەڵ نیوەڕۆ دەیگەڕمەوە نا هەر کە یەکسەر خەبەرت بەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو دەیگێننی نیوەڕۆ هەر کە خەبەرت بەوە دەست بەجێ نوێژەکەت بکە هەر هەستای بیکە پێنجەم دەرز نوێژی فەوتا و بانگی سونەتە بۆ بدرێ وەکو بیلال بانگەکەیدا شەشەمیان سونەتی پێش نوێژیش دەگێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو سەعات نۆیەوە ڕۆژ بە ناوەڕاستی ئاسمانەوە بەس نوێژە فەرزەکە دەکەین سونەتی پێش نوێژی بەیانێکەش بکەوە حوتەمیان نوێژی فەوتاویش دروستە بە جەماعەت بکرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو هەر کەسە نوێژەکەی بۆ خۆی بکاتە جەماعەتەکە لە کاتی خۆیان فەوتا نوێژەکە فەوتا بێش دروستە بە جەماعەت بیکەین